بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا لەبارەی ڕەوشی دادگاکان لە هەرێمی کوردستان قسە دەکەین بە میوانداریەتی هەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی هەولێر، بەڕێز کاگ ئارام برادۆستی پارێزەر، هەروەها لە ستۆدیۆی سلەیمانی بەڕێز دکتۆر چیا عەبدولکەریم پارێزەری ڕاوێژکار، هەروەها بەڕێز کاگ بێستون ئەحمەد ساڵح بە هەمان شێوە پارێزەر. زۆر سپاسانەکەم، زۆر سپاسی میوانە بەڕێزەکەی شاری هەولێری پایتەختی شەکەم دەمەوێت لە بەڕێزیانەوە دەست پێ بکەم. کاگ ئارام ئەمڕۆ بابەتێکی بخوێندەوە بەڕێزێک لە دەستپێک و لە پێشەشی بابەتەکەی دانووسی بووی ڕۆحی هەموو سیستەمێکی حکومڕانی تەندروست و دادپەروەر بریتە لە بەرقەراربوونی سیستەمێکی قەزایی سربەخۆ و پیشەیی و بەهێز. ئەگەر لە ئەم سێ وشانەی کە لە دوایی ئەم مەقتەعەدا هاتووە دەست پێ بکەین بچینی ناو بابەتەکەمان، پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم تا چەندە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەن سیستەمێکی دادوەری سربەخۆ و پیشەیی و بەهێزین؟ بەڵێ، بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، بەخێراتنی ئەو دوو هاوڕێیە بەڕێزەشم دەکەم. بێگومان ئێمە دەزانین لە ساڵی 91ەوە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە دوای کشانەوەی ئیدارەکانی ڕژێمی پێشوو بە بۆشاییەکی ئیداری لە هەموو بوارەکانی ژیاندا تێپەڕدەبوو، بە تایبەتی بۆشاییەکی یاسایی لە هەرێمی کوردستاندا دروست بوو. ئەم بۆشاییە بواری قەزائیشی گرتەوە، بەڵام خۆشبەختانە هەر لە ساڵی 92 دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە کۆمەڵە پرۆژەیەکی یاسا پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرا و لە دواتریش ئەم پرۆژە یاسایانە ئەقرار کران، پەسەند کران. یەکێ لەو بوارانەی کە کاری تێدا کرا بە شێوەیەکی گشتی بریتی بوو لە بواری قەزایی لە هەرێمی کوردستاندا. من دەمەوێت لە سەرەتاوە ئاماژە بەوە بکەم هەر لە ساڵی 92ەوە تاوەکو ئێستا ئەگەر بە شێوەیەکی گشتی قسە بکەین دەتوانین بڵێن کەم و کوڕی نەک تەنیا لە دەسەڵاتی دادوەری بەڵکو لە سەرجەم دەسەڵاتەکان هەیە لە هەرێمی کوردستان. بەڵام خۆشبەختانە ئەوەی کە من تێبینیم کردووە بە حکمی ئەوەی کە 5 ساڵیش پیشەی پارێزەرایەتیم کردووە، ئەوەیە کەمتر ئەو کەم و کوڕیانە هەستی پێدەکرێت لە چوارچێوەی دەسەڵاتی دادوەریدا و ئەوەی جێگەی خۆشببختی بوو بۆ ئەوەی زیاتر دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستاندا تەزبیت ببێت و بتوانێت کاری سربەخۆیی بکات. ئەو بوو لە ساڵی 2007 پرۆژە یاسایەک پەسەند کرا بە ناوی یاسای دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بە ژمارە 23 لە ساڵی 2007. ئەگەر بێت و تەماشا بکەین دەبینین لەم یاسایەدا بە شێوەیەکی زۆر تۆکمە، زۆر منەظەم، زۆربەی زۆری ئەو دام و دەستگانەی کە پەیوەندیان بە دەسەڵاتی دادوەریەوە هەیە کە پێشتر سەر بە دەسەڵاتی تەنفیزی بوو، بەڵام بە ژێرەی ئەم یاسایە ڕێکخراوە ئێستا سەر بە دەسەڵاتی دادوەریە. بۆیە هەر لە دوای کەوتنەکاری دەسەڵاتی دادوەری بە ژێرەی ئەم یاسایە لە هەرێمی کوردستانەوە تاوەکو ئێستا کارەکانی بە شێوەیەکی ڕێکوپێک دەسوڕێنێت. و لە لایەکی ترەوە ئەگەر بێت و ئێمە تەماشا بکەین هەر دەسەڵاتێکی دادوەری لە هەر وڵاتێک و لە هەر هەرێمێکی جیهانەوە هەبێت پێویستی بە کۆمەڵێک کۆڵەکەیە بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بە دەسەڵاتی تێکی سربەخۆ لە قەڵەم بدرێت. یەکێ لەو کۆڵەگانە ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بتوانێت بە خۆی ئیدارەی خودی خۆی بکات، جیابێت لە دەسەڵاتەکانی ترەوە، واتە بۆ خۆی بتوانێت لە ڕووی ئیداریەوە بەڕێوەبەری کارەکانی خۆی بێت. وە خاڵێکی تر ئەوەیە لە ڕووی مالیەوە ئەم دەسەڵاتێکی سربەخۆ بێت، بودجەیەکی هەبێت، میزانەیەکی هەبێت، بتوانێت پێداویستیەکانی خۆی لەوەی کە پەیوەندی بە میزانیە و بە موچەی دادوەران و هەروها بە موچەی فەرمانبەرانەوە هەیە هەمووی لە چوارچێوەی ئەم میزانیەوە دابین بکات. هەروها خاڵی سێم و کۆڵەگەی سێمی ئەوەیە کە دەسەڵاتی دادوەری لە ڕووی وەزیفیەوە سربەخۆ بێت. مەبەستمان لە ڕووی وەزیفیەوە ئەوەیە کە دەسەڵاتی دادوەری پیادەی کۆمەڵێک اختصاصی حەسڕێ بکات، ئەم دەسەڵاتانە کێشیان بۆ دروست نەکرێت یاخود ئەم سەلاحیاتانە کێشیان بۆ دروست نەکرێت لەلایەن دەسەڵاتەکانی ترەوە بۆ نمونە لەلایەن دەسەڵاتی تەنفیزیەوە یاخود لەلایەن دەسەڵاتی تەشریعیەوە و
یاسا و بڕیاری وا دەرنەچێندرێت کە ببێتە کۆسب لە بەردەم ممارەسەکردنی سەلاحیەتەکانی خۆی لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە. هەروەها لەلایەکی تریشەوە ئەگەر خاڵێکی تریش ئەوەیە کە بەڵێ بەسەرچاو بەڵێ سپاسەکەم. جەنابی دکتۆرەگەر قسە بکەین لەسەر دەسەڵاتی دادوەری لە منتەڵقی ئەو سێ کۆڵگەی کە بەڕێزکاک ئارام باسی لێوەی کرد، ئەوەی کە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی مالیەوە لە ڕووی وەزیفیشەوە سەربەخۆ بێ. فعلەن ئەو سیستەمە قەزایی ئێمە لە هەرێمی کوردستان هەمانەیە دادگاکان کە هەمانە لەسەر ئەم سێ کۆڵگەیە وەستاون. بڵێ هەڵبەتە دوای بڵین تەشریعکردنی یاسای دەسەڵاتی دادوەری قانونی سوڵتەی قەزایی ساڵی 2007 ئەوە بوو ئەو دەسەڵاتە لە وەزارەتی دادەوە گوازرایەوە بۆ ئەنجومەنی قەزا. بەڵام ئێمە بینە سەر سیمات و مقاوماتی ئەم سوڵتەیە. ئێمە ئەتوانین ئایا لە کوردستانێکە کە بەشێکە لە عێراقێک کە بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست، ڕۆژهەڵاتی ناوڕاست بەم هەموو ئەزەمات و قەیرانی سیاسی و ئەسکەری و ئەزەماتی اقتصادیە تێپەڕە بێ، ئایا ئەتوانین بڵین سوڵتەیەکی قەزایی نمونەیمان هەبێ، میسالیمان هەبێ؟ نەخێر. ئایا ئێمە سوڵتەی قەزائیمان محکەمەکەی ئیمامی عومەرە؟ نەخێر، مستەحیلە. ئێمە سوڵتەی قەزایی ئێمە ئەتوانین ئەگەر بێت و قیاسی بکەین لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی ناوچەکە، ئەتوانین بڵێن سوڵتەیەکی قەزایی مەقبولمان هەیە. مەقبول کەواتە ئەگەر بێت و لە ڕووی استقلالی مالیەوە سەیریکەین، سوڵتەی قەزایی لە کوردستانە استقلالی مالی نییە. ئەمە یەکێ لە مقاوماتەکانی ئیداریەن مەحاکم وەکو موسساتەکانی تر، وەکو دەوائرەکانی تر، وەکو دەستگاکانی تری حکوومەت ئیداریەن بە سلسلەی ئیداری و مەراجعی خۆیان کارەکانی خۆی جێبەجێەکە. ئەبێ ئێمە لێرە بگەڕینەوە بۆ بنەماکانی تەشریع و دەستور کە مەبدە الفەصل بینە سوڵتاتە، جیاکردنەوەی سوڵتەکان، سوڵتەی تەشریعی جیاکەینەوە لە سوڵتەی ئیداری تەنفیزی کە حکوومەتە، سوڵتەی تەشریعی و حکومی جیاکەینەوە لە سوڵتەی قەزایی، ئەنجا بینە سەر سوڵتەی قەزایی. باش کە جیامان کردەوە، ئەنجا ئەبێت لە خاڵی سێمە دەست بکەینە سەر کەم و کوڕەکانی سوڵتەی قەزایی کە بریتیە لەسەر بنەمای مەبدە حیادە سوڵتە، کە تۆ سوڵتەی قەزایی ئەبێ لە ژێر کاریگەری هێز و قووەتی سیاسی دەسەڵاتی حکوومەت و سوڵتەی تەشریعیانە بێت، کە سوڵتەی تەشریعی دەڕووی تیۆریەوە وایە. بەڵام ئەگەر قسە بکەین لە واقع فعلەن ینی سیستەمی قەزایی لە هەرێمی کوردستان سیستەمیشی حیادیە، ینی بێلایەنە سیستمی قەزایی وەکو زەمیلم ئاماژەی پێکرد دوای ئەو فراغە یاسایی کە دروست بوو لە 91 و دوای ڕاپەڕین و دوای دروستبوونی موسساتی دەستوری قەزایی و قانونی لە هەرێمی کوردستانە، سیستمی قەزایی یا بڵین مەحاکم دادگاکان توانیوێتی ینی بەواقعی ئەو هەموو کەم و کوڕیانی کە هەش بووە لە ئەزەماتی اقتصادیە، لە قەیرانی سیاسیە، لە دوو ئیدارەیە، لە کۆمەڵێک ئەزەماتی بەردەوام بێ. ئێمە هەردوو زەمیلم ئەزانن ئێمە لە سلەیمانی و هەولێر پێش یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکە دوو سوڵتەی تەشریعیمانە بوو. سەرۆکایەتی هەرێم لێوە قراراتی دەرەکرد و سەرۆکایەتی هەرێمی لەش قراراتی دەرەکرد، مەحاکمیشی خۆیە کرد. دوو مەحکەمەی تەمیزمان هەبوو، دوو هەیکەلێتی تەمیزیمان هەبوو، هەیکەلێتی مەحاکمانە بوو. دوایەوە تەوحید کرا لە ژێر چەتری وەزارەتی دادی کابینەی یەکگرتووی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەنجا قانونەکە داڕێژرا و انتقالی ئەو هەموو سوڵتە لە وەزارەتی دادەوە کرا بۆ سوڵتەی قەزایی. ئەگەر بێت و بڵین حکوومەتی با بڵێن سوڵتەیەکی قەزایی میسالی سریالیمان هەیە، ئەڵێن نەخێر. هاوشێوەی ناوچەکە، هاوشێوەی عێراق، هاوشێوەی هەموو ئەو وڵاتانی کە لە سووری هەرێمی کوردستانن، بەڵام یینە سەر ئاستی ئەوەی تەدەخلی سیاسی لە قەزا هەیە یاخود قەزا لە ژێر کاریگەری سیاسیە. دواتر قسەی لەسەر دەکەین. ئەمە پرسیارێکی جەوهەری بەرنامەکەی ئێمە دەبێت. کاک بێسم دەمەوێت لە بەڕێزت بپرسم، ئەو سیستەمە قەزایی کە ئێمە هەمانە دادگاکان لە هەرێمی کوردستان تا چەندە لە خزمەتی تحقیقکردنی عەدالەتدان بە مەفهومە گشتیەکەی لە ناو فەزای گشتیدا، ینی مەبەستمە؟ بەڵێ زۆر سپاس. وەڵام من بە سەرەتا بە ڕێسایەکی فقهی دەست پێ یەکەم کەڵێ ئەسڵ لە قسەکردنا حەقیقەتە. لە ڕاستی ئێمە گەل لە سیستەمێکی دیموکراسیا بژین، بنەماکانی دیموکراسی فەصلی سوڵتاتەوە تجاکردنەوە لە نێوان دەسەڵاتەکانە تەشریعی، تەنفیزی، قەزایی. ئەگەر بین ئەمڕۆ من ناچمەوە سەرەوانی کە هەردوو زەمیلم باسییان کرد
بەواقعی لە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە بیبینین ئەوەی کە هەیە دەسەڵاتی تەشریعی پایدۆسی لێکراوە نێراوەتە ماڵەوە دەسەڵاتی تەنفیزی خۆی بۆ خۆی ئێستا کورتکراوەتەوە لە لیژنەیەشی بەرەنگاربوونەوەی قەیرانەکانە واتە ئێمە لە سیستەمێکا ژین ئەگەر سێ کوچکە بێ دوو کوچکەی ئەو مسەلەسە هەڵوەشاوە ئەوەی کەماوەتەوە دەسەڵاتی قەزاییە جا خۆی تۆ ئەگەر دوو دەسەڵات شکستی هێنابێ بە تەئەکید بەرکەوتی ئەو دوو دەسەڵاتی تریش بەر ئەمیژەکەوێت جۆرێک لە شکستی بەرەکەوێت منەمەوێ بڵم دەسەڵاتی دادوەری تەنیا پێک نهاتوە لە دادوەرەکان بەڵکو خێزانی دەسەڵاتی دادوەری پێگاتووە لە داواکاری گشتی لە دادوەرە بەڕێزەکان لە پارێزەران بە کۆی ئەمە سیستەمی دەسەڵاتی دادوەری تەواوەکەین ئێمە بۆ قسەکردن لەسەرەوەی کە بزانین ئایا ئەو سیستەمە دیموکراسی کە لە هەرێمی کوردستانە ئیدعای بۆکەین وەکوتم ئەسڵ لە قسەکردنا حقیقەتە ئایا وایە کۆمەڵی مەبادی هەیە کە پێویستە لە دەسەڵاتی قەزاییە هەبێت وەکو بەڕێزان وتیان من سێش دەڵە بژێرم کە زۆر گرنگە یەکەمیان سربەخۆییە دووەمیان نەزاهەتە سێمیان فعالیەتە ئەگەر لە ئیستقلالێتەوە سیرکەین نۆ فەرعیتیایە کە لە دادگاکانی هەرێمی کوردستانە لەم نوێیە تەسەوڕ ناکەم دوانیە بێ بۆ نمونە زەمانەتی دەستوری نیمانە استقلالی وەزیفی حزب نەکردە داخلی کردووە ئەسڵەن بۆ دادگا بووە ئێستا بۆ بەلانێ حزب ئەوەی حزب نێڵێ بەڕێزەوەی ڕێمیانی احترامن لە دادگادا بڕوا ناکەم بڕوات یعنی ڕۆیشتنی زۆر ئاستەنگە نییە شتیوان نییە ئێمە قەراراتمان هەیە ئێستا ئێمە سەرەوە نەزاهات ئەبێت دام و دەستگا دەبێت ئەبێ حیاد و عدەم انحیاز دەبێت یعنی لادان نەبێت لە شتەکانە ئەمە کە هەوڵی بۆی ئەو عەدالەتەیە کە ئێمە ئەبێ ئینجازی بکەین لە ڕێگەی دادگاکانەوە ئایا لە سیستەمێکی ئاوا کۆڵەوارە بەرەو ڕووی ئەم تەنگەژە و قەیرانە یەک لە دوایەکانە بووینێتەوە دوو دەسەڵاتی گەورە دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی بەو دەردەبراوە ئاخۆ تۆ بێ لە کوردستانیشی ئاوایە چاوەڕێ چی بکەی لە دەسەڵاتی دادوەری وەکووتم زەمیلم لاولێرەوەڵێ دەسەڵاتی دادوەری لە کوردستانە سوپاس بەخوا کەم و کوڕی نییە من نازانم ئەگەر فعالیەتی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە تەشخیص بکەین قوانینی ئیجرایی شەفاف نییە کاگەرم پێوا بوو کەمتر ینی کەم کورتی کەم کورتەکە چییە؟ ئاخر من ئەگەر مەبادیەکانە بۆ باسکەم مەبادی دەسەڵاتی دادوەری 15 مەبدەئە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم 5 تیانە استقلالێتی تیانە حەقی تەقاضی تایە سیادەی قانون پێشێرکراوە نەزاهە ڕێژەیە کەفاءە زۆر کەمە چونکە تەداخلی حزبی تایە فعالیت هەر نییە تەطویر بەڵام چۆن فعالیت لە کاتێکدا هێشتا سەرڕایبوونی ئەم هەموو قەیران و چەشمە سیاسیانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە هێشتا دادگاکانیشی خۆیان دەکەن دادگاکانیشی خۆیانەکەن بۆ شتی فەرعی لاوەکی پێم بڵێ ئەو شتە جەوهەریانەی کە بۆ نمونە داواکاری گشتی بۆ نمونە داواکاری گشتی کە بەرژەوەندی گشتی و چاکی گشتی ئەوێت پێم بڵێ ئەو قەزایانی کە داواکاری گشتی لە هەرێمی کوردستانە بە ئینجازی کردووە و بۆ بە سەروەری بۆ دەسەڵاتی دادوەری بۆم بژمێرە کامانن نییە ئەگەر هەش بێ حزب ناهێڵێت زۆر چاکە کاک ئارام دەمەوێت بگەڕێمەوە لای بەڕێزت دەگوترێت سیستەمی قەزایی لە هەرێمی کوردستان یا دادگاکان بەڵێ لە بەرژەوەندی کار دەکەن بەڵام کام بەرژەوەندی ئەو بەرژەوەندیانەی کە لە ڕاستیدا بچووکن و ئەو بەرژەوەندیانی کە لە پەراوێزدا دەستنەوە خزمەتی گشتی بەڕێزت بۆ چۆن چیە لەسەر ئەمە بەڵێ بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەمەوێت وەڵامی پرسیاری یەکەمم تەواو بکەم ئەگەر ڕوخسەت بدەیت من باسی کۆمەڵێک خطواتم کرد کە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە نراون بۆ ئەوەی دەسەڵاتی دادوەری هەتا دەکرێت بتوانێت بە ڕۆڵی ئیجابی خۆی هەڵبستێت دوا ڕۆڵ و دوا خطوە کە بۆ تۆکمەکردنی دەسەڵاتی دادوەری ئەوە بوو کە پەیمانگای دادوەری لە هەرێمی کوردستان کراوە خۆشبەختانەوە یاسایەکی بۆ دەرچوو لەم 2 ساڵی کۆتایی نەبێت 1-2 خول پێم وایە ژمارێکی باش لە بڵێن دادوەرانیان بەڕێ کردووە لەسەر ئەساس و پێوەری پێشکەوتوانە ئەم دادوەرانە پێشنیار دەکران و ئەزمموی
شەفەهی و هەروەها تحریریان دەکرد و دواتریش ئێستا لە دادگاکانی هەرێمی کوردستان ڕۆڵە ئیجابیەکانی خۆیان بەڕێوە دەبن. من ئەوەی کە پەیوەندی بەو پرسیارەی جەنابتەوە هەیە ئەوەی کە لە هەولێر دەیبینم بەڕاستی من زۆر ئطلاعم لەسەر شاری سولێمانی نییە لە دادگاکان و بە هەمان کات لەسەر کەرکووک و دوهۆک و هەڵەبجەش، بەڵام ئەوەی کە لە هەولێر دەیبینم و بە گوێرەی ئەزمموی خۆم لە 5 ساڵی پیشەی پارێزەرایەتیم ئێستاشی لەگەڵدا بێکەوەکو مامۆستایەکی زانکۆ ڕەبت و لینکم هەر هەیە لەگەڵ دام و دەستگاکانی پەیوەندیدار بە دەسەڵاتی قەزایی. من هیچ بەڵگەیەکم لە دەست نییە گومانم لەوە هەبێت کە دەستەڵاتی دادوەری گومانی لەسرە لە یەکراییکردنەوەی پرسەکان. ئەگەر برادران بەڵگەیەکیان لە دەستا پەیوەندیدار بێت بە شوێنێک بە تایبەت ئەوە حەقی خۆیانە بە شێوەیەک لە شێوەکان قسە بکەن. بەڵام من بە ژێرەی ئەو دیراسانەی کە ئێستا لە کۆلێژەکانیش لە بەردەستماندا هەیە، لە پەیمانگاکانیش لە بەردەستماندا هەیە، زۆربەی هەرە زۆریان تەقیم بە شێوەیەک دەکەن دەسەڵاتی دادوەری ئەگەر بێت و مقارنەی بکەین لەگەڵ ساڵانی ڕابردوو لە ڕووی ئەو کۆڵەگانەی کە ئێمە باسمان کردن و هاوڕێیانیش باسییان کرد هەتا ڕادێکی زۆر باش دەستەڵاتی دادوەری پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆوە بینەوە. بەڵێ لەوانەیە من لە هەندێک خاڵدا لەگەڵ هاوڕێیانم هاوبۆچوونم کە لەوانەیە دەستەی داواکاری گشتی یاخود دەسەڵاتی دادوەری لە هەندێک جانب لە هەندێک مەسەلەن لایەن کەم و کورتی پێوە دیار بێت ئەوە ئەگەر بێت و ئێستا لە دادوەرە بەڕێزەکان یاخود لە ئەندامانی داواگاری گشتی یاخود لە پارێزەران پرسیار بکەی نەک تەنیا وەکو کاک بێستونیش ئاماژەی پێکرد نەک تەنیا لە دادوەران یاخود لە مەسەلەن بڵێن لە ئەندامانی دەستی داواکاری گشتی لەوانەیە لە بەشەکانی تریش بۆ نمونە لە سندیگای پارێزەران هەندێک خەلەل و کەم و کوڕی هەبێت، بەڵام پێم وانییە ئەو خەلەلانە ئەو کەم و کوڕیانە کاریان کرد بێتە سەر دەستەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی. بۆیە من دووبارە دێڵێمەوە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نەک تەنیا لە هەندێک بابەتی لاوەشی بەڵکو بگرە لە هەموو کەیسەکان. بۆ نمونە یەکێ لەو کەیسانەی کە زۆر حساس بوو بە نسبەت هەرێمی کوردستانەوە بریتی بوو لە کەیسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوو هەرچەندە بەشێک نییە لە دەستەڵاتی دادوەری، بەڵام ئەگەر بێت و تەماشای بکەن لەلایەن ئەنجومەنی شوراوە گفتوگۆی لەسەر کراوە دواتریش بڕیاری پێوەچیرا و لەوانەیە هەندێک لەو خەلەلانە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئێمە دەستورێکمان نییە لە هەرێمی کوردستان تاوەکو هەموو مؤسساتەکانی پەیوەندیدار بە دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکی ڕێکوپێکتر تەنزیم بکرێن یاخود مؤسساتەکانی تر بۆ نمونە محاکمی دەستوری ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستانیمانە ڕەنگە ئەو کات بمانتوانی بە قسەیەک بکەین ئەگەر بێت و هەندێک قەزەی حساس و گرنگ و چارە نووساس بڕۆشتوانە بەردەمی بۆ نمونە دادگای دەستوری لە هەرێمی کوردستاندا ئەگەر هەبوایە و دادگای دەستوری نەیتوانی باە وەکو پێویست ئەم قەزیانە یەکلایی بکاتەوە ئەو کات ئێمەش قسە و گوتەیەکی ترمان دەبوو. بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە دەیبینین من دووبارە دەڵێمەوە بەڕاستی هەستم نەکردووە کەیسێک گرنگ بێت و کەیسێک لاوەچی بێت. من هەموو کەیسەکان هەر کەیسێک کە پەیوەندی بە مافی هاوڵاتیانەوە هەبێت بە مافی خەڵکەوە هەبێت بڕواتە بەردەم دادگا ئەمن بە کەیسێکی گرنگی دەزانم بە کەیسێکی حساسی دەزانم ئەگەر پەیوەندی بە شتێکی زۆر بچوشیش بێت لە مافی هاوڵاتیانەوە. بۆیە پێم وایە لە بچووکترین ماف لە ڕۆی ئەندازەیەوە تاوەکو گەورەترینی دادگاکان تێیدا سەر زۆر ساکە. دکتۆر جان ئەو کەم و کورتیانەی کە لە سلکی قەزایە لە دادگاکان هەن بای ئەوەندن کە ئێمە بە شێوشی جەوهری گومان بخینە سەر ینی پرسی قەزا و هەروەها دادگاکانی هەرێمیش. بەڵێ من وەکو لە بین قەوسێکە ئەمەوێ بۆ جەنابت و بۆ هەردوو زەمیر و هاوڕێشم بۆی بینەر چاواشە نەبێ ئێمە حیوارێکی قانونی فقهی قەزایی بکەین یاخود بە بوعدێکی سیاسی و نەفەسێکی سیاسیەوە ببین بە لایەنگری لایەنێکی سیاسی و یاخود چەند لایەنێکی سیاسی دانیشین مقازاتێکی سیاسی قانونی بکەین کێشەم نییە. بەڵام ئێمە ئێستا بووی بینەر چاواشە نەکەین بووی بە وازەحی بە ڕوونی بە شەفافی باسی مؤسسەیەکی قەزایی ئەەکەین لە غیابی دەستورە لە قەیرانی داراییە لە پرسی سەرۆکایەتی هەرێمە
لە کۆمەڵی قەیرانی سیاسی لە عێراقا، لە کۆمەڵی قەیرانی جوغرافی، قەیرانی نەتەوەیی، قەیرانی ئینسانی، قەیرانی مرۆیی، ئەنجاین باسی سڵتەیەکەکەین کە ناومان ناوە سڵتەی قەزایی. ئایا ئەم سڵتە قەزائیە جمهوریەکەی ئەفلااتونە نەڵێم نەخێر، یعنی بۆ بەعدە سێریکەین جمهوریەتەکەی ئەفلااتون نییە. فەلسفەی قەزایی لەگەڵ فەلسفەی سیاسیە جایە. ئەگەر ئێمە بمانێت فەلسفەی سیاسی تێکەڵاوکەین بە فەلسفەی قەزایی، منەڵێم بەڵێ فەلسفەی سیاسی ڕنگدانەوەی لە ناو فەلسفەی قەزائیە هەیە. ئەنجا بێت بین باسی دایۆگرام و مخطط و هەرمی سڵتەی قەزایی بکەین بریتە لە چی؟ ئەوە مۆزوعێکی ترە، مۆزوعێکی جەدەلیە. جیهازی دیعای عامە، سڵتەی قەزائیە، حاکمەکان ئەمانە جانیبە ئیدارەکە جێهێڵی بینە سەر سلوکیاتی ئەفراد، سلوکیەتی تاکەکان لە ناو مؤسسە قەزایەکەیە یا نەهجی سیاسی یا ئەفو نەهجی قانونی سڵتەکە چۆنە. سلوکی ئەفراد لە هەموو مؤسسەیەکە هیچ کەسێک ناتوانین بڵێن 100% مبالغەیە بڵێن بە مطلقی نەزیهە، بە مطلقی پاکە، بە مطلقی عادلە، وایە لە محامی و لە معاون قەزایی و لە لێکۆڵەوەر و لە جێگری داواکار و لە حاکم و تا ئەگاتە دکتۆر بوو برە من با لێرە پرسیاری مەعسوومیش نییە لە خەتە. دەگوتری ئەوەی کە سلوکی ئەفراد لە سلکی قەزائیدا نەزیهی نییە یا محاید نییە، بەشی زۆری بوو ئەوە دەگەڕێتەوە کە ئیرادەیەشی سیاسی هەیە لە سەروی ئەمەوە ئەم حاڵەتی بەسەر ئەمدا فەرز کردووە. تا چەندە یعنی ئایا ئەو ئیرادە سیاسیە بۆ سەر هەموو سڵتەکەیە، بۆ سەر من و کاکبێستون و جەنابەت و برادۆستیە، یاخود بۆ سەر چیایە کە لە سڵتەیەکایە، لە مەوقعەکایە، لە پۆستێکی قەزایی و قانونیایە کە من مەفروزە لەو شوێنە نەبم. ئەمە دوشتی جیاوازە، ئەمە گەڕینەوە بۆ شخص المناسب في المكان غير مناسب، وایە ئەمە ژەگەڕێتەوە بۆ باری سیاسی هەرێمی کوردستان، ئەمە ژەگەڕێتەوە بۆ نەبوونی وفاقی سیاسی، ئەمە ژەبێتەوە بۆ نەبوونی بوعدی سیاسی، ئەمەش گەڕێتەوە بۆ نەبوونی استراتیژی سیاسی، نەبوونی ئیرادەی حەقیقی بۆ استقلالیەتی قەزا. ئەمە دوو مۆزوعی جیاوازە. بەڵام وەکو سلوکیاتی ئەفراد بەڵێ لە مؤسساتی حکومیە گەندەڵیشمان هەیە تا بە فەرمانی سەرۆکی حکوومەت چەند کەسێ دەستگیر کراون لەسەر مەبدەئی نەزاهەت. چەندان و چەندین قەزایاشمان هەیە قانونی و سیاسیش و معلقە و تا ئێستا هەڵواسراوە. چەندین قەزایاشمان هەیە تحریک کراوە، چەندین قەزایاشمان هەیە کە نابێت تحریک بکرێ ئەگەر بە بوعدە سیاسیەکە سێری بکەین. بەڵام بە بوعدە قانونیەکە ئەڵێن بەڵێ مؤسسەی قەزائیمان متەکامل نییە، هاوشێوەی دەستور، هاوشێوەی مؤسساتە دەستوریەکانی ترمان، هاوشێوەی پرسی سەرۆکایەتی هەرێممان، هاوشێوەی پرسی نەتەوەیمان، هاوشێوەی جوغرافیای سیاسی عێراق ئێستا تیادا دەبڕێ. لێرە ئەبێ بچینەوە سەر خەلەل تەشخیصکەین. خەلەلمان لە چیایە؟ خەلەلمان لە کۆمەڵێ ڕۆتینی قەزاییە هەیە. من باسی قەراراتی حکام ناکەم، هەردوو زەمیل بەزانن نەتیجەی داوا و ئەنجامی داوا و چۆنە ڕوا و چۆنە چی و توڕقی تاانی قانونی و هەیە و پیاە تێپەڕێ و لە ئەخیرا بەیتی قەسیدیش لەم حیوارە قانونی کە ئێمە هەمانە بەیتی قەسیدمان ئەوەیە لە قەزیە حەساسەکانایە، لە قەزیە عادیەکانە نییە، باش شەفافانە ئەمانە نییە، ئەمانە مەساری قانونی خۆی وەرەگرێت لە پرسێکی هەستیاری قانونی کە پەیوەستە بە استقلالیەتی قەزا کە هەیبەتی قەزا پیشانەیە کە ئایا بۆ مەسەلەن لە تحریکردنی ئەم تحریکردنی شەکوای شکانی ئەم پەرداخە من قسە ناکەم، قسە ئەەکەم سووتانی تەلەڤیزۆنێک من قسە ناکەم بۆ نمونە. ئەلێرەیە حیادی قەزا دەرەکەوێ، ئەلێرەیە میسالیەتی قەزا دەرەکەوێ. بەڵێ کۆمەڵی حاکمی باشمان هەیە، بەڵێ کۆمەڵی داواکاری گشتی باشمان هەیە، بەڵێ کۆمەڵێ ستافی قەزایی معاون قەزایی محققینی عەدلی کۆمەڵێ محامی خاوەنی ئەزموونی بە توانامان هەیە لە زاخۆ تاوەکو وەگاتە خانەقین. هەرچەنە ئوستاز باسی کەرکووشی کرد کە کەرکووک لە جانیبە قەزایەکەی ڕەبتی بەغاوە هەیە، ئەویان ئێمە ناتوانین زۆر تیش بخینە سەری، چونکە بمانوێ نەمانوێ ئێمە ئەگەر بینە سەر توڕقی تاعن و کۆمەڵی شتی قانونی پەیوەستیان بە مەرکەز و ناوەند و جیهازی دیعای عام و سوڵتەی قەزایی عێراقیەوە هەیە. زیاتر ئەم سێ شارە ئەم سێ شارە بەڵێ کۆمەڵێ ستاف و کەفاءات و کەوادیری قەزایی باشیشمان هەیە، بەڵام تەدەخولاتیش هەیە. زۆر چاکە کاگێ بێسون دەگوترێ دادگاکانی هەرێمی کوردستان یا سلکی قەزایی بۆتە قوربانی شتێک کە پێی دەگوترێت تەعاملیشی ئینتیقائیانە لەگەڵیاندا. ئەوەی کاتێک کە لایەنێک جیهەتێ پێویستی بەگەڕانەوە هەیە بۆ دادگا دێت تەحریشی دادگا دەکات،
بەڵام کە پێویستی پێی نەبوو ئیتر دادگا لە پەراوێزی ئەو کێشە بچووکانەدا دەهێڵێتەوە کە دوجار بە شێوێکی جزئی خزمەت بە کۆمەلگا دەکەن بەڕێزت لەبارەوە دەڵێ. وڵای من ئەمێ شتێک بڵم، من کە ئاڵێم استقلالێت نییە لە خۆمەوە وان ناڵێم. ئێستا مەفروض وابوو لەم دیداری من و تووە دادوەرێکی بەڕێز داواکارێکی گشتی پارێزەرێک ئەو کاتە تەکمیلی خێزانی سڵتەی قەزایی بوو. بەڵام چونکە ڕێگەیان پێنایەن ڕێگە نادەن قسە بکەن، ئەمە حیادێت لە کیس چووە. من ڕێزمەیە بۆ قسەکەی کاکچیە، من حەزمە کرد فەلسفەی سیاسی لە ناو فەلسفەی قەزایی هەبوایە، نەک فەلسفەی حیزبی لە ناو دەسەڵاتی قەزایی هەبوایە. فەلسفەی حیزبی خەتەرەکەی زۆر گەورەیە. فەلسفەی سیاسی ئاستێک و پێوەرێکی نێودەوڵەتی هەیە، یعنی سیاست ڕەبتە سێ کوچکەیەکە بە هەموو بە بواری ئابووری بە بواری کۆمەڵایەتی، چکە بۆ تۆ وەرە ئیشی داواکاری گشتی نوێنەری گەلە، یعنی نوێنەری مجتەمەعە، نوێنەری کۆمەڵگەیە، ئەو دیفاع لەواکە. فعلن داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەمە قسە دەکەین. ئێستا مەسەلە ئینتیقاییە، توانی ویانە نوێنەرایەتی خواست نەخێر چاوەڕوانەکان ئەگەر دەنگێکیش بەرز بێتەوە بێوێ نەتیجەکەی ئیستیقالەکردنە ناتوانێت، چونکە فەلسفەی حیزب سەیطرەی کردووە. ئێمە ئەبێ زۆر سیستەمی سیاسی و ڕێخستن لەم هەرێمەدا حی عەلە سەڵا شکستی هێناوە. دەسەڵاتی دادوەری بەتەنیا ناتوانێت ئەم کۆستە گەورەیە ڕاستکاتەوە. یعنی بۆ نمونە زەمیلم لە هەولێرەوە باز لە کەیسی سەرۆکایەتی هەرێمەکە، کاتێک ئەنجومەنی شورا بەیان ڕەئیەگەیە ئەبێ بە قەرارێ بەسەر هەمومانەوە یەک کەس لە سڵتەی قەزایی بە دادوەر و بە پارێزران و بە داواکاری گشتی نەمانتوانی تەزەڵومێک لەم قەرارە بکەین، لەم بەیان نەقەرە لەم بەیان ڕەئیە بکەین، تەزەڵومێکی لێ بکەین کە بڵین ئەم بەیان ڕەئیە ویلایەتی سەرۆکی هەرێم سین منە ناسە کۆتایی پێهاتۆ لە 1970 2015ەوە تەواو. کەسێکمان نەمانتوانی ئەم جۆدە بکەین لەبەرەوەی بۆ نەک تەداخلی حزب وەکو وتم بیئەی سڵتەی قەزایی بۆ بەس بیئەی حزب ئینتیقایی ئیژەکە. بۆ نمونە زەمیلم لاولێرەوە ئەڵێ کۆمەڵە شت کراوە، پێم بڵێن 42 پەڕەی چاکسیازەکەی سەرۆکی هەرێم کە لە ساڵی 2011 دەستەی نەزایی هەرێمی کوردستان چی کرد لە ڕووی مساتەحەوە، لە ڕێی ئەرازی زراعیەوە، لە ڕووی مافی خەڵکەوە، لە ڕێی ئیستیسمارەوە، لە ڕێی وەزارەتەکە نەکرا، هیچ نەکرا، لە ڕێی نەوت و فرۆشتنی نەوتەوە هیچیان نەکرد، هیچ ئەنجامێکی نەبوو. لەبەرەوە ئەم سیستەمە ئەبێ ئێمە ڕازگۆ بین لەگەڵ هاوڵاتی خۆمانە، ئەم سیستەمە شکستی هێناوە، زیینوو نابێتەوە بە دەسەڵاتی قەزایی، پێویستە سەر لەبەری بگۆڕێت. چۆن ئەگۆڕێ؟ بەم حیزبانی ئێستا ناگۆڕێت، چونکە تەحەزوبەکەن تەسەیوز دەکەن فەلسفەی سیاسی وەکو ئەوەی کاکچیاڵێ نییە، نە لە سڵتەی قەزاییە، نە لە سڵتەی تەنفیزیە، نە لە سڵتەی تەشریعیە، چونکە مفەوەزات دانووسان بە بەڵێ و بە ناکرێ. من شتێگەیەم تۆ شتێگیت. ئەم حیزبە سیاسانی ئێرە دەستیان خستۆتە هەموو کونجێکی هەموو جونگەکانی ئەم هەرێمەوە بە دادگاکانیشەوە. من کە ئەماڵێم من خۆم داوام هەیە، عەفوم کەی، من خۆم داوام هەیە، مەسئولیشم بەرامبەرەوە قسەم داوام هەیە لە 2012ەوە هەتاوەکو ئێستا ئەگەر بین مەلەفی ئەو داوا جەزائیە بخەمە سەر یعنی ئیعلانی کەم زیاتر لە نەک لە 3 جار زیاتر لە 5 جار مماطەڵی تیا کراوە بە جۆرێ لە جۆرەکان دواخراوە. مەفروض وابوو ئێستا ئەو کەسێک ئەو بۆ نمونە ئەو کەسێک بەڕێکار یاسایی ئەمە بۆ نمونە حالا سەبیلی یاسایی دوانەخراوە بەڕێکار نەخێر هەر جۆری بە جاری تەداخلات زۆرە کات، یعنی ئێمە بێ ڕازگۆ بین. بەڕێز باسی حزب دەکەی ئەگەر ئێمە وهای دابنین کە یاسا و دادگاکان دوازار لە مەسلحەت و لە بەرژەوەندی گشتیدا ئیش دەکەن، حیزبیش مافی خۆی نیە لە چوارچێوی بەرژەوەندی گشتیدا خۆی ببینێتەوە بێتە ناو کاک لە هەرێمی کوردستان شتێک نەماوە ناوی گەندەڵی بێ. ئێستا دزی هەیە، دزی لە هەرێمی کوردستان هەیە، داواکاری گشتی لەکوێ، دادگاکان لەکوێن، پارێزەران لەکوێن. ئێمە نەواتی مجتەمەعین. ئێستا ئەم هەرێمە ئاوەڕوو دەکرێت، ئەدەزرێ بە ڕۆژی ڕووناک لە گەندەڵیان نەماوە، کار لە گەندەڵیان نەماوە. هەر هەموو حیزبی سیاسیەکان هەر کەسە و بەگەزی خۆی پێوێ، چێ بیری میلەتێتی، چێ بیری هاوڵاتی فەقیرێتی، چێ بیری هەژارێتی. زۆر چاکە کاگ ئارام دەگوترێت یەکێ لەو گرفتانەی کە سلکی قەزایی و دادگاکان لە هەرێمی کوردستان پێوەی گرفتارن لە ئێستادا ئەوەیە کە کراونەتە بەشێک لەو چێشم و لەو سیراع و ململانێ سیاسیانەی کە لە نێوان هێزە سیاسی کوردیەکاندا لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت. بەڕێزت بۆ چوون و بیرۆڕات چێ لەبارەوە.
والله من لەگەڵەوە بۆ چوونەدانیم بەڕاستی لەبەرەوەی ئەگەر بێت و دەستەڵاتی تەشریعی بە جۆرێک لە جۆرەکان کێشمەکێشم و وەکو بڵێ کێشەی لایەنە سیاسیەکانی لەسەر بێت ئەمە ڕێگەی تێ دەچێت لەبەرەوەی لە سەرەتادا ئەندامانی ئەم دەسەڵاتە بریتین لە نوێنەرانی خەڵک و لە ڕێگەی پارتە سیاسەکانەوە تەشع دەکرێن و خەڵک هەڵیان دەبژێردرێ و بەنسبەت دەسەڵاتی تەنفیزیش بە هەمان شێوە لەبەرەوەی لە دواتر دوای هەڵبژاردننی هەر پەرلەمانێک ئەوە معلومە کە حکوومەتیش تشکیل دەکرێت لە ڕێگەی پەرلەمانەوە و ئاساییە بەشێک بێت لەو کیشە و سیراعاتانەی کە لە نێوان پارتە سیاسەکاندا هەیە واتە بەمانایەکی تر دەتوانین بڵێن دەکرێت پارتە سیاسیەکان کێشەکانی خۆیان بێننەوە ناو چوارچێوەی دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی تەشریعی بەڵام ئەوەی کە من بۆی دەچم ئەوەیە دەسەڵاتی دادوەری دوورە لە دەستێوەردانی حیزبی یاخود لە کاریگەری حیزبی دکتۆر سیا ئاماژەی بە قسەیە کرد بە سلوکی ئەفرادەکان کرد طبعا نەک تەنیا لە نێو چوارچێوەی دەسەڵاتی دادوەری ئێمە کۆمەڵێک دەستەی تریشمان هەیە کە ڕۆڵێکی کارا دەبینن لەم کۆمەلگایەدا بۆ نمونە ئێمە دەستەی مافی مرۆڤمان هەیە ئێمە دەستەی دەستپاچیمان هەیە ئێمە چاودێری داراییمان هەیە ئەوانە هەر یەکە بە گوێرەی وەزیفەکەی خۆی ڕۆڵێکی ئیجابی دەبینێت لە ڕاستەڕێکردنی ئەم کۆمەلگایەدا هەر یەکە بە گوێرەی وەکو گوتم لەو بوارەی کە تێیدا کاری تێدەکات بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە تا چەند ئەو کەسانەی لە ناو ئەو دام و دەستگایانن بە دەسەڵاتی دادوەریشەوە لە هەرێمی کوردستان ئەگەر بە تهدیدوەری بگرین تا چەند ئەوانە بۆ نمونە کاتێک لە یەکێ لە پارتە سیاسیەکانەوە پاڵەپەستۆیەکیان لێ دەکرێت خۆ ئەم پاڵەپەستۆیە یاخود ئەم دەستێوەردانە ئەگەر هەبێت بە ڕێژەیەک لە ڕێژەکان وەکو گوتم مەسەلەن یاخود ئەم بڵێن هەر تەکلیفێک بێت لە هەموو دەسەڵاتی دادوەری ناکرێت لە هەرێمی کوردستاندا لە هەموو شارەکان ناکرێت بۆ نمونە لەوانەیە ئەگەر بکرێت بۆ نمونە ئەگەر افتراز دابنێت لە دادوەرێکی دیاریکراو بکرێت یاخود لە جێگری داواکاری گشتی بکرێت لە هەموو دادوەران ناکرێت بۆیە ئەوەی گرنگە بەڕاستی لێرەدا ئەم کەسە بە دەوری ئیزابی خۆی هەڵبستێت دەبێ بتوانێت پیشەی خۆی بەجێ بگەێنێت وە جورئەتانە بە جورئەتەوە ئەگەر بێت و ئەم تەکلیفە لەگەڵ منزومەی دەسەڵاتی قەزایی و لەگەڵ یاسادا کۆک نەبوو ڕەتی بکاتەوە یاخود ئێمە بە جۆرێک لە ڕافعات کۆمەڵێک ڕێگە دانراوە من پرسیارێک لە بەڕێزت هەیە بەڕێزت پێ دوایە کە هێشتا دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە دەرەوەی دەستێوەردانی هێز و لایەنە سیاسیەکانە بەڵام بەڕێزم ئێمە دەبینین لەو کاتانەی ئەمە وەکو نمونە دەهێنینەوە کە چەشمە چێشم و ململانی نێوان هەندێک هێزی دیاریکرا و ڕوو لە بەرزی دەکات دەبینین لەو کاتانەدا ینی لە شوێنێکی دیاریکرا و دادگا یا داواکاری گشتی دەست دەکات بە دزوڵاندنی هەندێک مەلەف کاتێ ئەم چێشمە چێشم و ململانێ سیاسیانە ڕوو لە دابەزین دەکەن وەکو ئەوەی کە ئەم مەلەفە ئەم کێشە جوڵێنراوە لە پێشووتردا هەر بوونی نەبوو بێ ئەمە ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێک بەڵگەنی لەسەر ئەوەی کە فعلەن قەزا دەسەڵاتی دادوەری مەحاکم لە دەرەوەی هەیمەنەی هێز و لایەنە سیاسیەکاندا نیە من پێم وایە کاک شۆڕژیان ئێمە مرۆڤین هەر لە مرۆڤێکی سادەوە تاوەکو دەگاتە بۆ نمونە لەم هەرێمە سەرۆکی هەرێمی کوردستان ئێمە ڕوبەڕووی هەڵە دەبینەوە بۆیە هەر کاتێک کە مرۆڤ ڕوبەڕووی هەڵە بووە تەبیعیە ئەگەر بێت و لەلایەن ئەو کەسەی کە مافی لێخوراوە بۆ نمونە یاخود لەلایەن کە ئێستا ئێمە داواکاری گشتیمان هەیە لە هەرێمی کوردستان تحریکی داوا بکرێت لە دژی بەڵام ئەمە مانەیوانییە کە ئێمە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان دەستەی داواکاری گشتی پەیوەست بکەین بە قەزیەکی دیاریکراوە بڵێن بەڵێ لەم قەزیە دەستەی داواکاری گشتی تەدەخلی سیاسی لەسرە بۆیە دەستەی داواکاری گشتی یاخود دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان دەستەڵاتێکی مستەقیل و پاک و بۆ نمونە ڕێک و سەرکەوتوو نەبووە نەخێر بە پێچەوانەوە هەرچەندە من کەم و زۆر ئاگاداری ئەو کەیسە نیم کە جەنابەت باسی دەکەی و ناشمەوێ بەڕاستی قسەی لەسەر بکەم لەبەرەوەی ئەگەر بێت و بڕۆینە نێو کەیسەکان کەیس زۆرە بەڵام دەبێت بە بڕوای خۆم
ئەم کەیسانە هەمووی بەجێ بێڵین بۆ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان و بۆ دەستی داواکاری ئەوان یەکلای بکەنەوە ئەوان ئجراعاتەکانی قانونی تێیدا بەڕێوە بن ئەوەی تر لەگەڵ ڕێزم کاک شۆڕش من پێم وایە ئەو کەسانە کەسی شۆڕژجێڕن کەسی بەتوانان سەرکردەی سیاسی و نەتەوەی ئەم نەتەوێن بۆیە بەڕاستی لەو جانب بەشەوە من نامەوێت لەسەر کەسێکی لەم شوێ بکەمەوەی بەلای منەوە کەسێکی بەڕێزە زۆر چاکە زۆر سپاس دەکەم دکتۆر بەڕاست ئەو داوا حیزبیانی کە لە هەرێمی کوردستان جوڵیان پێ دەکرێت لەلایەن دادگاکانەوە یان لەلایەن داواکاری گشتیەوە لە متەڵەقی گەڕانەوەی مافە بوو ئەم هێز و لایەنانە وەکو بەڕێزکاگارم لاولێر وا ئیفترازی دەکە یان تحریکێکی سیاسی ینی لە پشت ئەم تحریکەوەیە با من تۆزێک بە شەفافتر قسە بکەم یعنی سەرەتای دەستپێکی برادۆستی هاوڕێم باسی فەراغە سیاسیەکەی دوای نەوەتوێکی کرد هەر پرسیارێک ئێمە لە خۆمان بکەین وەزارەتی داد لە هەولێر و لە سلەیمانی چەند جار بەدەست چەند حیزبی سیاسیەوە بوو هەموو جارێکە بەدەستی حیزبێکی سیاسیەوە بووە کۆمەڵێک لە کادیرە قەزایەکانی خۆی هێناوە نەسبی کردوون دایمەزراندون پارتی یەکێتی ئیسلامی بزوتنەوە نازانم چەند شوێعی ینی با خۆمان تۆزێک محاججەی خۆمان بکەین منزومەی قەزایی بەهۆی پێویستی ستافی قەزاییەوە کۆمەڵێک دادوەر و معاون قەزایی و محقق عادلی و بە هەموو سنفە قەزایەکانەوە دامەزراون ئەمانەش تاکن لە کۆمەڵە ڕاستە من لەگەڵ مەبدەئی حیادا نیم یا استقلالە نیم کە کەسێ بڵێم بێ لایەنم لە سلکی دادگاش دیعای ڕاز نییە هیچ ئەوەی کەوا ئەڵێ بێ لە باسی شەرقی ئەوسەتەکەم ئەنجا بە تایبەتی هەرێمی کوردستان ینی مستحیلە لە سلکی قەزاییە بێ یا لە دەروی سلکی قەزاییە بێ مەبدەی استقلالی تیان نییە باش ئەمە یەک بینە سەر شکلیاتی مۆزوعەکە باسی شکلیاتی سڵتەکە بکەین سلوکیاتی ئەفراد بە قوانینی جەزایی ئیهمال و تەقسیری هەیە ئەسراری سڵتە دێنێتە دەرەوە ئیسائی استعمالی هەیە تعسفی استعمالی حەقی قانونی عقوباتی عسکەریتێ قانونی عقوباتی عامتێ قانونی زباتی مۆزەفینی دەولێتێ ئایا کەرەستەکەم لەبەردەستایە من ئەیکەم نایکەم باشە ئەگەر من بڵێم سڵتەی قەزایی لە هەموو سڵتەکانی تر نەزیهە ئەی باشە کەواتە بۆچی جەنابی سەرۆک لە سەری سەرۆ بە هەموو لایەنە سیاسەکانیشەوە لە بانگەشەی ئەلامی ئەڵێ ئێمە چاکسازیەکەین چاکسازی لە چیاکەی کەواتە تۆ خەلل دەیە خەلەکە لەکوێ یا لە ئیدارەیە یا لە قەزا یا لە تەشریعە کەواتە خەلل هەیە نابێ خۆمانی لێبشارینەوە ئێمە وەکو عەرزم کردی ئێمە جمهوری فاتیکان نین جمهوری ئەفلاطون نین ئێمە جمهوریەکین بریتین هەرێمێکین بریتین لە کۆمەڵێک دەسەڵاتی سیاسی و قانونی ئەم دەسەڵاتە سیاسی و قانونیانە بەهۆی ململیانەی سیاسی و بەرژەوەندی حیزبی بەریەکەکەون کە بەریەکەوتن ئەدەواتەکان کە لە بەردەستای قەزاە قەزایی وەکو عەرزم کردی منی تیام کاک بێستوونی تایە من سەر بە شوێنێکم کاک بێستون سەر بە شوێنێکە محتەمەلە تحریککردن بۆ شتێک ئایا ئەم تحریککردنی ئەم جۆرە داوایانە ئەمە مەساسە یاخود با بڵین خزمەتی ئەزمموی قەزایی هەرێمی کوردستانەگەێنێ نەخێر من لەو باوەڕێم ئەم جۆرە داوایانە خزمەتی ئەزمموی قەزایی سڵتەی قەزایی هەرێمی کوردستان ناگەێنێ و خزمەتی بەرژەوەندی سیاسی کوردیش ناگەێنێ کەواتە ئێمە ئەگەر بێت و وەکو کارتی سیاسی وەکو کارتی فشار وەکو وەرەقی مفاوەزات تحریکی شەکوا بکەین و ئەوراق تەشکیل بکەین و حازریکەین لە ژێر مێزەکەەوە هەج وەختێ زانین بەرامبەرەکەم بنەوەیەکە جوڵێت من دۆسیەکی بۆ حازرکەم ئەمە تەدەخولە ئەمە حیاد نییە ئەمە نەزاهەت نییە باشە ئەگەر نییە زۆر قەزایی زەقترمان هەیە لەمەی کە تحریکی لەسەر کراوە زۆر قەزایەمان هەیە تا ئێستا معەلەقە باشە ئێمە بینە سەر ئایا محاسبەیەکی قانونی تاریخی ئەشخاص بکەین لە هەرێمی کوردستانە ئەبێ بگەڕینەوە لە نەوەتویەکەوە تا ئێستا لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ئەو کشانە دستوریە و کشانەوەی هێزەکانی حکوومەتی عێراقی ڕووخا و ئەو فەراغە دستوریەوە ئەبێ تاک بە تاکی ئەم کۆمەڵە بگرین و بێین لە دادگا ئەی چێ دادگاییکە هەر ئەو دادوەرانەیە و هەر ئەو محامیانەیە منم دیفاعی لە یەکەم کاک بێسوونە مقازاتێکە جەنابی وەکو ڕۆژ سڵتەی چوارەم محاسبەیەکەی ئێمە بۆ بە ئاراستەی ڕەنگەکانەوە
سڵتەی قەزایی پەیوەستکەین بە سڵتەکانی ترەوە من ئەڵێم خەلەلی دەستوریمان هەیە ئەزمەی دەستوریمان هەیە فەراغی قانونیمان هەیە سڵتەی تەشریعیمان نییە پرسی سەرۆکایەتی هەرێمان لەسەر ڕەیەکی مەجلسی شورا کە ملزم نییە لە ڕووی قانونیەوە مجرد ڕەیە بەیان ڕەیە ئەمە با ئێمە نەبین بە محامی دیفاع بۆ سڵتەی قەزایی و نەبین بە محامی دیفاع بۆ حاکمەکان و نەبین بە محامی دیفاع بۆ پارێزەرەکان ئێمە ئەگەر باسی ڕای گشتی بکەیت ئەبێت داواکاری گشتی خۆی بێت دیفاع لە چێ بکە لە کۆمەڵانی خەڵک بکە و لە خۆی بکە قەزاییش خۆی بێت دیفاع لە خۆی بکە بەڵام ئەڵێین کۆمەڵێک مەسائلی قانونیمان هەیە هەڵواسراوە کۆمەڵی مەسائلی قانونی ژێرا و ژێرمان هەیە سڵتەیەکی قەزایی ئێمە موسسەسەی قەزایی عێراقی اتحادی بە ئیدعای عام و بەمەسی قەزای عێراقەوە لە ژێر پرسیار و مسائلەیە کەواتە بۆ ئەوەی ئێمە بیمەنە عن ئەو مسائلەیە ئێمەش هەمانە زۆر چاکە فعلا دادگاکانی هەرێمی کوردستان یان سلکی قەزا خۆی بووە بە کارتی فشار ئەم و ئەو بەکاری بهێنن لە دژی یەکتر کاگە بێسون تو ئەماستی پێرەکەی نەکەستی پێکەوە واقعیشە عملیە و تطبیق کراوە و بەرامبەر بەیەکە لە بەرامبەر کێشەی سیاسیە دەسەڵاتەکان بەکارێنرێت لە کاتی پێویستە من هەموو ئەوانی کە کاکچیا باسی کرد هەموو ئەوانە ڕەبتە بە ئەهدافی داواکاری گشتی چونکە تحقیقی خزمەتی عەدالەت داواکاری گشتیکە کاتێک کە سەر بۆ نمونە ئێمە نمونونەکانە بێ زین و باسکەین بۆی خەڵک تێبگا ئێمە ئیش ئێمە ئەوە نییە داکۆچی بکەین وەک پارێزەر لەلایەنێک لەلایەنەکان بۆ نمونە وادێ سەرۆکی هەرێم تەواوی ئەوە داواکاری گشتی ئەبێ تحقیق لە بەدواداچوونی تەنفیزی قەرارات و ئەحکامەکانی نافزە لە هەرێمی کوردستانە بکات و بڵێ نەخێر تۆ بۆ نیە ئەوە بکەیت ئەوە داواکاری گشتیە کاتێکە سەرۆکی پەرلەمان و پەرلەمان پەگەخرێ ئەبێ سکاڵا تحریک بکات و بڵێ ئەوە مەسلحەی عامە ئەمنی قومی ئەگەر ئەمنی قومیمان لە ناو لە سەرتاوە قسەیەکی بڕاندووە کە ئێمە لە جمهوری ئەفلاتون یان لە مەدینەة الفاضلە کۆمەڵی خەڵک کردوێت ئێمە سەردەمەکان جیاوازن کە یاسای وەزعی بەپی کات و سەردەمەکان ئەگۆڕێ ئێمە هاتوین باسی چاکسازی ناکەین چاکسازی وەکوتم لە سیستەمی فاشیل و شکست خواردووە مەحاڵە مستەحیلاتە جسمێک کەسێک کە ڕۆحی تیان نامێنێ پاش 3 ڕۆژ هەڵەوەرێ هەر ڕۆژی دەزەیتە شوێنێکی یە بەدەستەوە ئەم دەسەڵاتی قەزاییە دوو دەسەڵاتی تری هەڵوەریوە ئەمیش هەڵەوەرێ لەگەڵیە لەبەرەوە چی ئێستا لێرە حزب لە ناو حیزبیشە کۆمەڵی خەڵک لە ناو خەڵکەکانیشە تاکە کەسێک ئیمارات دروست کراوە یاسای چی و سیادی قانونی چی و دەستوری چی و حیادەتی چی و ئیستقلالەت چی من خراپەی دادگاکان ناڵێم بەڵام ئێمە مقەسرین ئێمە خێزانی عەدالەتی ئەم هێز و ئەو کەس و ئەمارەتانی کە بەڕێزت باسییان لێوە دەکی ئەمانە هێز و کۆمەڵی ئامرازی تریان بەدەستەکە بەهێزترە لە یاسا بەڵام لە هەمان کاتدا پەنا بۆ یاسا دەبن ئەمە مانای ئەوە نیە کە ئەمان هێشتا باوەڕیان بە یاسا هەیە ئەمە خاڵێکی ئیجابی نیە دەتوانن پەنا بۆ چاک بۆ کۆمەڵی هۆکاری تر بەرن کاک شۆڕژیان لە هەرێمی کوردستانە لە مەشروعی سیاسی دەوڵەمەنین لە قوانین دەوڵەمەنین لە ئەحکام دەوڵەمەنین لە قەرارات دەوڵەمەنین لەوایح دەوڵەمەنی بەڵام چێ تەنفیزیەکە کاتێک داواکاری گشتی بە دوواداچوون ناکا بۆ ئەم کەیسانە تۆ لیژنەیەک کولفەیت بووە یەک دانساڵ لیژنەیەکی چاکسازی پێگەنراوە لە هەموو بوارە و جونگە گرنگەکانی سیستەمی سیاسیە هەموو پۆخڵاواتەکانی ئەمە بگەڕینەوە سەر پەرداخشکاوەکەی کە دکتۆر باسی لەوەی کرد ئەوەی کە لێ کاتدا دوو پەرداخ دەشکێ ئەم داواکاری گشتیە تحریکی ئەم داوایە ناکە لەسەر ئەم پەرداغیان بەڵام لەسەر ئەم پەرداغیان تحریکی داوا دەکە ئەمە مانای ئەوەیە کە ئەم قەزەیە حەق نییە نەخێر من ڕێیشی کەم هەیە بەڵام لە حەقانیەتی ئەمە کەم ناکاتەوە کاک شۆڕژ من ڕێیشی کەم هەیە کێشەمان نییە مادام ئێمە ئیمانمان بە سەروەری یاسایەوەی هەمومان چونیەکین لە بەردەم یاسایە با کاک مەسعود شکاتی لێ بگرێ با ناوبێنین با کاک نەوشیروان شکاتی لێ بکرێت چ کێشەیەکمانە نەزاهەتی بنەماکانی دیموکراسیەت زۆر طبیعیە بۆ ڕووکردن لە دادگاکان دیاردێکی تەندروستەوە ئەبێ هەش بێت ئێمە دەوڵەتی موسساتی ئەمە ئەخوازێ نەک کاردانەوەی دەعوایەکی ئینتیقائی بێ جنێونامە لە طرفێن دروستکە ئەمە خەتەرەکەیە کە تۆ حەلە پێ نەبێ حەلەکە جەزری نەبێت ئەوە کێشەکانە ئەو جنێونامێ لە ناو دادگاکاندا دروست نەبووە لە ئەعلامدا دروست بووە بۆچی بیبەستینەوە وەکو خەتا وەکو ئەعلامی چییە ماچینە و لەشکری حیزبەکان لا على التعین هەموو بەکارهێنن بە تایبەتی ئەوانەی دژوە ساونێتەوە خەتەرەکە لەمایە
ئێمە باڕوو لە دادگاکان بکەین ئێمە ئێستا ئەماڵین خۆ زەمی خۆمانەکەین لە حقەتە بەڵام ئەگەر قازیەک نەیەک باسی کات و داواکاریشی گشتی نەیە باسکە کاکچیا مەجبورە شوێنی ئەو بگرێتەوە من مەجبورم کاگەرم لە هەولێرەوە مەجبورە ئەوە بکە لەبەرەوە ئێمە نەناتقی ڕسمی ئەوانین بەڵام ئێمە وەکو زەمیری خۆمان بۆ تحقیقی عدالت بۆ ئەوەی کە ئێمە مهمەیەکمان لەدەسە لە بیری نەچێت پیرۆستترین پەیام لەسەر زەویە پەیامی عدالەتە پەیامی عدالت بەم وەزع نایەت بە سیستەمی ڕووخاو نایەت بەوە نایەت ئێستا کۆمەڵگە بوو بە دوو بەشەوە پێم بڵێن یەک قازیم پێ بڵێ یەک داواکاری گشتیم پێ بڵێ لە ئەسنای ئەم ئەزمەمالیەیە لەسەر مۆزەفەکانی هاتوێتە دەنگ و لە بەردەم دادگای سلێمانی هاتوێتنە دەرەوە یەک پارێزەرم پێ بڵێ هاتوێتە دەرەوە بەڵام کاتێک کە حەز بەڵێت هەمویان کۆکەنەوانە ویە زۆر علامەکەی لێ کۆکە زۆر چاکە کاتێکی زۆر کە بماوە دقەیەک بۆ بەڕێز کاگە ئارام لە هەولێر کاگە ئارام بەڕێزت پێ دوایە ئەگەر کەم و کورتێکیش هەبێت لە سلکی قەزا و لە دادگا پێ دوایە دەبێت لە شوێوە ینی دەستی بۆ بەرین و دەست پێین بە چاکردنی بەڵێ وەڵڵاهی کاک شۆڕش بەر لەوە من پێم وایە بڵێ لەگەڵەوەی کاکبێستون باسی کرد لەوانەیە داواکاری گشتی لە هەندێک حاڵات وەکو پێویست بەکارەکانی خۆی هەڵنەستا بێت بە تایبەتی بۆ نمونە ئەمنیش دەمەوێت و بەبیری کاکبێستون بێنمەوە پەلاماردانی هەندێک بارەگاکانی پارتێکی دیاریکراو لە منتیقەکانی ڕاپەڕین و سلێمانی و گەرمیان و شەهیدکردنی کۆمەڵێک کەوادری پارتێکی دیاریکرا و خەڵکی بێتاوان بەڵێ لێرەشدا ئەم کەیسەش کەیسێکی ترەوە لەوانەیە داواکاری گشتی تاوەکو ئێستا ڕۆڵی خۆی تێدا نەبینێت دواتر من ئەم پرسیارە بۆ کاکبێستون دەکەم ئەگەر وەڵامیشم نەداتەوە ئێستا بۆ خۆی زۆر حەز دەکەم ڕەشبینە بەرامبەر بە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستاندا و لە هەمان کاتیشدا پیشەکەی پارێزەرەوە ممارەسەی پیشەی پارێزەرایەتیش دەکات باش ئەگەر تا ئێستا ممارەسەی پیشەی پارێزەرایەتی دەکات ئەوە ممارەسەکردنی پیشەکەی دژنیە لەگەڵ هەڵوێستەکانی بەرامبەر بۆ نمونە بەرامبەر بە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ئەگەر من ئەوەندە بێ ئەمەل بم و ڕەشبین بم بەرامبەر بە دەسەڵاتێکی دیاریکراو قەت ئامادەنیم مەسەلەن ممارەسەی پیشەیەکی دیاریکراو بکەم و دواتریش ئەوەی کە پەیوەندی بە پرسیاری ئەوەی کە پەیوەندی بە پرسیاری جەنابتەوە هەیە کاک شۆڕەجیان من پێم وایە بەڵێ بە تەنیا دام و دەستگا دەستوریەکان و بە تەنیا دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ناتوانێت ئیستقلالیەتی تەواوی خۆی بپارێزێت ئەگەر بێت و بۆ نمونە ئۆرگانەکانی تری دەرەوەی حکوومەتیش لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ نمونە هاوکاری نەبن ئەومان لەبیر نەچێت کە لە هەموو وڵاتانی جیهان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵێکی کاریگەر دەبینن لە پاراستنی هەیمەنەی دەسەڵاتی دادوەری و لە هەمان کاتدا دەسەڵاتی تەشریع و دەسەڵاتی تەنفیزی لینکێکی منەزەمیشیان هەیە و لەگەڵ ئەوەش کاک شۆڕەش و پارتە سیاسیەکانیش بەڕاستی ئەگەر عەفوم بکە یەک لەحزە پارتە سیاسیەکانش بە هەمان شێوە لە هەرێمی کوردستاندا دەبێت بە ڕۆڵە ئیجابیەکەی خۆیان هەڵبستن لە بەرامبەر دەسەڵاتی دادوەری بە هیچ شێوەیەک ئەو کەیسانێک کە پەیوەندیدارن بە دەسەڵاتی دادوەری نابێتە دەخۆلی بکەن وە لە کۆتاییدا دەمەوێت ئەمەش بڵێن بەڕاستی نابێت کەس لە کەسێکی سادەوە تاوەکو دەگاتە سەرۆکی هەرێم لەو هەرێمەدا لە دەرەوەی دەسەڵاتی دادوەری دابدرێن بەوەی خوانە خواستە گەبێت هەڵەیە بکەن دادگاکان بۆیان نەبێت تەحریکی داوا زۆر چاکە دکتۆری بەڕێز لە پسای ئەو دۆخی کە خۆشت لە میانی قسەکانتدا ئاماژت پێدا کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت گەشتبینی ینی ئێمە لە ئایندێژی نزیکدا بڕێک لە چاکسازی دڵخۆشکار ببینین لە سیستەمی قەزایی لە هەرێمی کوردستان لە دەرگاکە بەداخەوە گەشتبینیم لە ئایندێکی نزیکە بەڵام محتەمەلە لە ئایندێکی دوورە کەش و هەوایەکی سیاسی یاسایی فەلسەفی لۆجیکی چوان بەدی بکرێت لە هەرێمی کوردستانە ئێمە ناکرێت تەجروبەی سیاسی کۆی تەجروبەی سیاسی هەرێمی کوردستان لە دوای 91 و کۆی تەجروبەی قەزایی کە هەمانە زەربی ناقسێک و نەک سەفەر ناقسێکی بکەین ناکرێت لە هەمان کاتە ئەم هەموو ئەزمونەکە هەیە بیخینە ژێر تەشکیک و نەردێکی سیاسیەوە تێکی بەڵێ ڕاهەیەکی سیاسی و مقامەرێکی سیاسیەوە لە ئەخیرا دەنگدەر خۆی ڕۆژی دەنگدان تەقیمی هەموو وەزعەکانەکە چێ بە شیاودانێ چێ بە نەشیاودانێ چێ بە پاکدانێ چێ بە گەندەڵدانێ چێ بە نزیکدانێ چێ بە تاوانباردانێ ئەفۆم کە
وەکو چۆن ڕێگاکانی ئیمان و گەیشتن بە بەهەشت جیاوازن وەنیە ڕێگاکانی دیموکراسی جیاوازن ڕێگاکانی ئەلمانیش جیاوازن ڕەنگە هەموو لایەنە سیاسەکان خۆیان بەڕاست دابنێن ڕەنگە هەموو حاکمەکان خۆیان بە نزیح دانێن ڕەنگە هەموو محامەکان خۆیان بە فەقیه دابنێن بەڵام دوجار ئەرزی واقع تحکم بە هەموو شتێکەوەکە ئێمە یەک خاڵ هەیە ئەوەی ڕەمزی سیاسی وڵاتەکەمانە ڕەمزی نیشتیمانی وڵاتەکەمانە لە بەسیطترین کادری سیاسی و حیزبیەوە کە لە سەنگەرەکانی پێشەوە ئێستا شەڕی من و تۆ ئەکا ئەم کەش و هەوا سیاسی کە من و تۆ تیای دانیشتوین ئەبێ شتێکەیە کە بڵین چۆنەڵین سەرحی نەتەوەی نیشتیمانی بپارێزین نەیکەین بە وەرەقەیەکی سیاسی سەرمێز گاڵتەجاڕیەکی قانونی من هەر بە قواعدێکی لە قاعدەیەکی فقهیەوە کۆتایی پێێنم کاڵێ ئیزا سقط الأصل سقط الفرع ئێمە ئەسڵەکە سقوطی کردووە فەرعەکە چۆن سقوط ناکە من بێئومێد نیم لەوە من بە حی عەلە سەڵا بە عالەمی ئاشکرا ئەڵێم ئەم سیستەمە سیاسیە شکستی خواردووە دوو دەسەڵاتی پایدۆسی لێکراوە ئەو دەسەڵاتی تریشی کەماوەتەوە دەسەڵاتی قەزایی ناتوانانی لە سیستەمی سیاسی ئەبێ نەک لەسەرەوە بۆ خوارەوە بێ لە خوارەوە بۆ سەرەوە بڕۆین چونکە ئەوەی کە بە ئوفقیە بە عەمودی کراوە تا ئێستا ئەوە دەرەنجامەکەیەتی 25 ساڵە ئەی چنینەوانێ لەبەرەوە ئەبێ ئێستا ئاسۆیی بڕۆین لە خوارەوە بۆ سەرەوە بڕۆین لەبەرەوە من بێئومێد نیم پاش ئەوە من ئیشەکەم حەزمە کرد دکتۆرێ بوومایە ئەو کاتە منیش لە خێزانی دەسەڵاتی دادوەریان نابووم بەڵام پیشەکەم پارێزەرایەتیە بەڵام من ئەوەی کە یڵێم پێشەوەی خەڵکانێک نەقدمان بکەن من بە جەهالەتەوە ناڕوان مەشتەکە زۆر دنیابینی قوڵمەیە بۆ ئەو مۆزوعی کە بۆ 25 ساڵی ئایندا نەوەی نەوەکانمان بەم ڕۆژەوە ئەناڵێنن کۆی گشتی مەنظومەی قەزایی هاوشێوەی سڵتەی تەشریعی و سڵتەی سیاسی و سڵتەی ئیداری پێویستی بە چاکسازی زۆر سپاسانەکەم زۆر سپاسانەکەم زۆر بەڕێزان دکتۆر چی عەبدولکەریم پارێزەری ڕاوێژکەر سپاس دەکەم زۆر بەڕێزم هەروە زۆر بەڕێز کاک بێسوور حەمە ساڵح پارێزەر هەروەها میوانە بەڕێزەکەم لە شاری هەولێری پایتەخت زۆر بەڕێز کاگە ئارام نەجمەدین برادۆستی زۆر سپاس تۆشەکەم بەڕێزم سپاسانەکەم بینەرانی بەڕێز بۆش خواتان لەگەڵ